عمر چی بەو نازەمەڵات نازانم چی ناو بنێم فەوزای ناو بنێم ئەو خەڵکەی کە ئێستا بینیت بە دوای ئەو سەگانە و چێژ لەو ئازارە بینن چیت هەیە بۆ والله هەر منیشڵێم نادروست ئاڵێت جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم و ناومە کاتێ پڕ بوو دی عەرەبی ئاوا لابەلا لە بانکەرێک سوار بوو دەوریان گرێت دەمەتەقەیان بووەکە فەرمی لا تجعلوها كراسيا لكم في الطرقات رب مركوب خير من راكبه يعني وتي ئەوە مەکەنە کورسی دەمەتەقە لە بان شقامەکان ئەوەی سواری بوویتە لە تۆ باشترە. کاکسیروان کەسێک لە پاکستانەوە هاتووە بە ناوی خانمێک بە ناوی ئەڵماس فاتیمە لێرە خەریکی ڕێکخراوێکە و خەریکی ینی گەڕانەوەی مافی ئاژەڵ و خزمەتکردنی ئاژەڵ و بە تایبەت سەگ یعنی من بۆ خۆم لێرەوە بەڕاستی و ڕۆژنامەنووسێک شەرمەکەم کە یعنی ئەمە پرسیارە بۆچی زەلامێک لە پاکستانەوەیەت ئاگای لە سەگەکانی ئێمە بێت و خزمەتی سەگەکانی ئەمە بیانەکان لایەن بەڕێزەیتە بۆ ئەوە شتەکە حکوومەتەکەمان بەس بۆ ئەم نایکە باش بۆ من نایکە بێگانە پەرستین باش بۆ بێگانە بەڕێزین بۆ خۆمان وەک کەری دێزین کە دێز حەت بێت تۆ بین خۆی دەرخاوەنێکە باش ئاوایە باش ڕائەکانی خۆت من نازانم چی چۆنی مامەڵە لەگەڵ وەسفەکانی تو بکەم بەڵام من بە بینەران ئەڵێم ئەو وەسفانی کاک عومەری کە هەڵبەتە ئێمەش وەک چۆن بەردامەمان لەسەر سەگ کردووە لەسەر کەر کردووە ئاژەڵ هەر ئاژەڵەوەکو مامۆسا باسی کرد ڕێزگرتنی ئەمانە و خوای گەورەش و بەپێی حەدیثیش بە نەحلەت کراوە و ئینسانانی کە ئەزیەتی ئەمانایە بەڵام کاک عومەر وەکو ڕێکخراوەکەی خۆی چۆنەڵی داڕشتنی خۆی هەیە و وەسفی خۆی هەیە هیوادارم وەک خۆی لێ وەرگرن من بۆ خۆم بەسنگێکی فراوانەوە یەک بێکی وشەکانی لێ وەرگرم بترێڵێن تری فەرموناڵێن تری داوە بەس خۆمان نەیشترنەڵێن تری دەست خۆش ئەو بێگانە پەرسە ئەم وڵاتە